استفاده لێ کرد لكن راحت يا بارسين وكم هم برای چی پاس با مچکی ما وزیر پاره كذا افعال قرار باش السلام بچی وەرە المهم پاسه هر بحر ولا أول پاسه نايت تمام هيج نمن نبي ولا بەرهەمی ئیمساڵمان نەبوو گوێز نەبوو گوێز کەمە ساڵان جاران ساڵان زوو گوێزمان شە نەکرد ئەم باخە تۆی بینی ئەم باخە تۆی بینی 7,000 گوێزم وەرانووە ئیمساڵ ئەمە هەموو بەروبوومەکەیەتی لەبەر جەوی مەنتیقە گەرم بووە شیلەیەکی زۆری بەسەرا باری بارانێکی کەمی بەهارەکەی نەبوو ئەم جا دوایەوە گەرماکەی زۆر بوو گوێزەکەی ڕەش بوویەوە نیوەی ڕەش بووە تۆ جەوەکەی لەبار نەماوە ژینگەی وڵات هەر هەمووی گەرم بووە ژینگەکە گەرم بووە کرم زۆرە حەشەرات زۆرە هین ناکرێت دەرمان ناوەشێنرێ ئیتر حکوومەتی ژاوکاری ناکە یارمەتی باخەوانان نادا هیچ شتێکیان بۆ ناکە ئێمەش ئاوایتر ئەمە بەرهەمی ئیمساڵ ئەم باخەیە شتێکەکەی نەماوە کە بڵێن هیچ ڕستقێکی نەماوە بەری نەماوە کەم بووەتەوە چاوە لێ ئەمە خۆرەکە ڕەشی کردووەتەوە خۆر ڕەشی کردووەتەوە بەرهەمی کەم بووە ساڵان زوو ئەم باخە تۆی بینی ئێساکی بە ناویاتەکە تێپەڕبوویت 10 ڕۆژ 12 ڕۆژ ئەمجا شەنمان کردووە ئێستا بە 1 ڕۆژ تەواو بووە گوێزەکان لە چاو ساڵانی پێشوو تۆزێ ورترن خۆری زۆر بوو گەرماکەی زۆر بوو گڕێی هەبوو شیلەی بەسەرا باری ئافاتی زۆری هەیە توەوە خۆرەکە سووتانوێتی دەرەجە حرارەت لە 45 بەرەو ژوور بوو هەنێ باخ دەستی لێ هەڵگیراوە هەنێ باخ هەیە ئاوی پێ ناگا ئاوەکە کەم بووەتەوە وشکە ساڵیە ئیتر ئاوەکە کەم بووەتە و هەنێ باخیش هەیە دەستیان لێ هەڵگرتووە وشک بووە بێ ئاویە یعنی تەقریبەن ئێستا ئاوەکە ئەم چەمەی بیارە بیکە بە 4 بەشەوە بەشێکی وشک بووە 3 بەشی ماوە
ئاوەکە کەم بووەتەوە ژینگەی وڵات گەرم بووە هیچ بەروبوومی نەماوە ساڵان زوو من تقریبەنەوە بۆ 25 ساڵ بەرەو ژوورە من گوێزی شەنی گوێز دەکەم هیچ ساڵێک بەخەدەر ئیمساڵ و پارەکە هینم نەبینیوە کەم بارانی و بێڕەحمەتی نەبووە هیچ نەبووە باران نەبووە وشکە ساڵی بووە ئاو نییە گەرمایە